من وەلید خالد سلێمان پێشتر کە هیچ کار و پیشەیەکم نەبوو 3 بۆ 4 مانگ تا 5 مانگیش بەدوای کاردا گەڕام. چون زۆربەی شەریکەکان، زۆربەی دوکاندارەکان، زۆربەی مارکێتەکانی هەولێرم کرد، کارم دەست نەکەوت. دواتر لەلایەن دەستگای ڕوانگە پەیوەندیم پێوە کرا کە کار بکەم لەگەڵیان بۆ ماوەی 6 مانگ. 6 مانگەکەشمان تەواو کرد و تا ئێستاش بە خۆشحاڵیەوە بەردەوامم لە کارەکەم. من لەو 6 مانگەدا هەولێشی زۆرماندا کە هەوڵ و ماندووبنێکی زۆرمدا کە فێری ئیشەکە بم و لە ئیشەکەم بەردەوام بم و توانیم بە تەواوەتی فێری کاشێریەکە ببم و متوانێ بەڕێوەبەرەکەم بەدەست بێنم کە عەقدەکەم بۆ تازە بکاتەوە. من لە دوای دەستکەوتنیام کارم یارمەتیەکی باشی ماڵەوە دەم و گوزەرانمان لە پێشتر باشتر بوو.